لە کوردستان زۆریان بۆ باس کردم کەوە بەرهێنەر و بازرگانی کورد زۆربیان بەرەو عێراق دەڕۆن. لە شارەکانی دیکە سەرمایە گوزاریەکەن. خۆم چووم بە چاوی خۆم دیم بە گوێی خۆم بیستم کە کۆچێکی فراوان هەیە. بینیم وە بەرهێنەرانی کورد بە سەدان ملیۆن دۆلار سەرمایە گوزاری دەکەن. جا بەس نییە شارەکانی دیکەشە ئەژینە ئەو شیش و چیمەنتۆی لە کوردستان بەرهەمەهێنرێت بەشێکی زۆری هەر نەدەفرۆشرا. بەس نییە ئەوێ هەیە تا دەرفەتێک بێت بۆ سەرمایەدارە کوردەکان ئەژینە ئەوەشی پارەی پێماوە ئەوەش نەدەما. بەناو کۆمپانیەکاندا دەگەڕام بێسوونی حاجی ئەحمەدم بین. زیاتر لە 20 ساڵە لە ناو شیش و چیمەنتۆیە کارەکات. لە کوردستان بەردەوامە لە کارکردن بەڵام لە بەغداش کارەکات. ئەو سەرمایەدارە دەیگوت لە ساڵی 2023دا بە بەهای نزیکەی 100 ملیۆن دۆلار شیش و چیمەنتۆی لە عێراق فرۆشتووە. پلانی هەیە لە ساڵی 2024دا بیگەێنێتە نزیکەی 200 ملیۆن دۆلار. بێسوونی حاجی ئەحمەد گەشتۆتە ئەو پەڕی عێراق. پێکەوە دەچینە کارگەیەکی بەرهێمێنانی شیش کە لە بەسڕە کارەکات و کۆمپانیاکەی ئەم کاری فرۆشتنی بۆ کات. شیشەکان تاقیەکەینەوە. دەیانەوێت بە بەڵگە بیسەلمێنن شیشی نێوخۆیی چۆنە و شیشی هاوردەکراویش کواڵەتی چۆنە. کارگەی ئاسنی ARG ستیلێکێکە لە باشترینەکانی ئۆرزدی بەسرا. توانیمانە هاوڵاتیانمان ڕازی بکەین بە گرنگی بەکارهێنانی ئاسنی خۆماڵی و بەرهەمی عێراقی. گرنگیەوە بەرهێنانمانە ناوخۆی عێراقدا سەلمان بەوەی توانیمانە کێبڕکەی بەرهەمەبیانەکان بکەین بە باشترین کوالێتی و بە پشتبەستن بە باشترین ستاندەردی جیهانی. لە هەمان کاتدا بڕوانامەی نایابمان هەیە لە کۆنتڕۆڵی جۆری عێراق. توانای بەرهەمێنانتان چەندە؟ کارگەکەمان لە توانایدایە ساڵانە 1,250,000 تۆن ئاسن بەرهەم بێنێت. باسی قەباری بەرهەمێنانتان دەکەی؟ ئەمە خەباری بەرهەمی ساڵانەمانە. ئایا جیاوازی هەیە لە نێوان نرخی شیشی نێوخۆیی و شیشی دەرەکی؟ بە دڵنیاییەوە جیاوازی لە نرخی ئاسنی هاوردە و خۆماڵی هەیە. نرخەکەی چەندە؟ 100 ملیۆن وایە. لە ڕاستیدا نرخی ئاستی هاوردە لە هی ئێمە زۆر هەرزانترە و لە بازاڕیش جیاوازی نرخەکان دەبینرێت. بۆچی؟ لە ڕاستیدا حکوومەت ڕێکاری پێویستی نەگرتوتە بەر بۆ پاراستنی بەرهەمی خۆماڵی. ئەمڕۆ پێویستە بەرهەمی خۆماڵی لەلایەن حکوومەتەوە پارێزراو بێت. ئێمە باجمان لەسرە و مادەی خاو دەکڕین. ئەوەی لێرە ڕوەدات تەنیا پێشانگانیە کەرنەڤاڵە ئاهەنگە باڵاکەی بەرزادەقەی چنارێ کێتە فرەیداوە بەردی لێ بوارێ. دەیان هەزار کەس ڕژاونەتە ئێرە. هەزاران وە بەرهێنەر و سەدان کۆمپانیا گرد بوونەتەوە. ڕۆژی یەکەم کە ڕۆشتم لە گۆڕەپانی پێشانگاکە ئیسماعیل حامیدم بین و بەرهێنەر و خاوەن کارگەی خەڵکی هەولێرە ساڵ و نیوە کە لە بەغدا کارەکات. سەرمایەدارە کوردەکان باسی ئەویانە کرد جگەلەوەی پرۆژە زۆرە لە هەمان کادا کێشەی پارەوەرگرتنیشانیان بە زووترین کات حەقی خۆیان وەرەگرن. عێراقیەکانیش متمانیان بە زۆرینەی و بەرهێنەرە کوردەکان هەیە چونکە پێیان وایە ئەزموونیان زۆرە. لێرە ئەم شوشەیە تاقیەکەمەوە. ئەو دوو لایتە هەردووشیان زۆر گەرمن بەڵام شوشەیەکان هیچ گەرمیەک ناگەێن. ئەوی دیکەشیان خەریکە دەستمە سووتێنێت. ئەمانە هەمویان کەرەسەی بیناسازین کە دەنگ و ڕنگ و گەرما و سەرما ناگەێنن. دژە ئاو و دژە ئاگرن. کەرەستەی پێشکەوتوی بیناسازی نوێ لە بینا و باڵەخانەکان بەکاردەهێنرێت. ئەمانە لە کوردستانیش بەکارهێنرێن بەڵام بۆ بەغدا و شارەکانی دیکە نوێن.
جا ڕۆژێکی دیکە سەردانی کاک ئیسماعیلم کردەوە دانیشم لە لای دەمەتەقەیەکمان کرد ئێستا لە معرەزە تۆ بۆچی بەشداری کردو هەدەفە چییە؟ هدفمە مثلا مستثمری زیاتر بناسم مقاولی زیاتر بناسم لەگار وەزارەتی ئەحمار و ئەوانەش باش تەنسیقمان لە ببێ کوردستان وە بەرهێنانت هەیە؟ بەڵێ زۆری شەمانە زۆرتان لە چ شارێک لەقتان هەیە؟ من لە دۆگ زۆرمێ لە هەولێر زۆرمان هەیە باشە تۆ لە کەلار هەمانە لێرە لە قتێ لە بەغدا وەکو لەق نەمکردو بەس ئینشاڵڵا مانگێک تا دوو مانچکە جێگامان نیشان کردوە دەیکەینەوە بیکەنەوە هیچ وە بەرهێنانەکەیە لە بەغدا؟ من وەکو شەریکی خۆم بەڵێ ئێستا ژمارێکی زۆر لەوە بەرهێنەر و بازرگان هاتون بۆ بەغدا بەدڵنیاوێەوە قەباری وە بەرهێنان و بازرگانانەی تۆ چەنەکە لەگەڵ پرۆژەکانە هاتە بە پرۆژە دەزانی پرۆژەمان هەیە مەسەلەن ئێستا وەکو مجموعی ڕۆیال ستی سەکەنی باشە ئەگەر تەواوی پرۆژەکە مەرحلە مەڕای بە 4 مەرحلە تەواوی دەکەین هەر مەرحلەیەکی 7 میلیۆن تا 8 میلیۆن دلارە یعنی مجموعی کولی تقریبا 35 میلیۆن دلار دەچێت ئێستا تۆ بای تا ئێستانی بای 35 میلیۆن دلار کاری هاوبەشت هەیە لەگەڵ بۆ بەرهێنەران و بازرگانانی بەغدا یەک پرۆژە فعلا لێک پرۆژە ئەی لەوەی ترا چەنە لەوەی تر حدودی 4 میلیۆن دلار یعنی نزیکی 40 میلیۆن دلارێکت هەیە بەڵێ ئیشەڵا سای 2024 زیاترەکەی بەئیزنی خوددا کاک ئیسماعیل بەڵام ئیشەڵا هۆکاری چییە وە بەرهێنەران و بازرگانان بەشێکی زۆریان ئەوە تۆ بای 40 میلیۆنە وە بەرهێنەر هەیە بای 100 میلیۆن دلار هاتووە وە بەرهێنانی هۆکارەکەی چییە؟ وڵی کارەکەی دەگەڕێتەوە وەکو پێشان دەحم نماوە دامی نەمخاول دەکرێت نەمستثمەر دەکرێت باشە ڕێگری هەیە لە زۆر شت وەکو چی؟ وەکو ئەوەی ئێستا من وەکوم خۆم ئیجازەم وەرگتووە ئیجازەم لە وەزارەتی پیشەسازی هەولێر وەگرتووە کە 5 معمەل دروستکەم معمەلی ئەلی کۆبۆن بۆڕی ئەلی کۆبۆن ئەوەیە؟ بەڵێ ئەلی کۆبۆنە بۆڕی ئاسن مڕەبە باشە و BRC شەبەکەی BRC بۆ ژێربینا باشە و قرمیت بۆ دیکۆرات بای چەنەوە معمەلە؟ 2 میلیۆن نیو تا 3 میلیۆن دلارە بای 3 میلیۆن دلار بە موادە ئەوەلێکەوە؟ بەڵێ بای 3 میلیۆن دلار کارگە و موادی ئەوەلی تێناوە بەڵێ کەی کڕیتە؟ حدودی 3 ساڵە 3 ساڵە بەڵێ 3 ساڵە ئێستا ملیۆ کڕمەوە بە نیوە قیمەت لێتە کڕمەوە ئەگەر لێم بکڕێ بە نیوەقی مەمنونتم ئەلی توە ئەوە چییە پشتانەوەی سەمە چییە ئەمە ئاگری لێ دەدەین ئێستا ئەماگرە بە قووەتە ئەماگرە بە قوتە ئەماگری لێ دەدەین ئیتر ئاگر ناگرێ بە هیچ عنوان ئەلەمنیۆمەکە ئەلەمنیۆمەکە دەسووتێ ئەحتیمالە بتاوێتەوە بەڵام کلاسیکە ناسووتێ ئێدەوە مهمە ئەمە ئەلی کۆبوونی عادیەکەیە ئەمە تاقیکەینەوە ئیتر ئاگری گرت ئیتر ئاگرەکەی قیرێکی تەواوە ئەرێتەوە ئەمە لێرە ڕادەگری ئێستا وەکو ئاسن سۆر بووەتەوە ئەرەوەڵازاق بۆ ئێستا نانی پیا بەوکو ئارێوەڵە ئاسەیریکەم دەستی لێرەی بدەی ئێستا من دەستم لەم دیوداوە دەستم هیچ کەش هەر کێشین هەر گەرمی بەرناکە هەر یەک دەرەجەش ڕەت نابی بژانەوەی بەغدا شایانی ئیرەی پێبردنە نەک بەخیلی دەڵێ هەولێری 2011 بۆ 2013 بەڵام ئەوەی دڕدۆنگمەکات ئەوەیە تا چەند ئەم گەشەکردنەی بەغدا و شارەکانی دیکەی عێراق بەردەوامە بێت ئەسڵەن تا چەند گەرنتی کراوە صواريخ استهدفتنا ئەوە تا بەرهەمێکی شیرنەمەنی دەبینم کە لە چیاسەختەکانی کوردستان و لە کوێستانەکاندا بەرهەم دەێنرێت. هیچ مادەیەکی پارێزگاری کار لە خۆ ناگرێت و پشتیان سروشتین. ماوەی بەکارهێنانیان چەندە؟ ماوەی بەسەرچوونیان هەیە، شیرمان هەیە ماوەی بەسەرچوونیان 15 ڕۆژە، ماستیش 15 ڕۆژە، ماستە و 15 ڕۆژە، کامەی شیر مانگێکە. خامەی شیر بە پەنیر مانگێکە چونکە ئەمانە بەرگریان هەیە. نرخەکان گونجاون؟
نرخەکان گونجاون بەڵام لە بەرهەمە هاوردەکراوەکان گرانترە بۆچی؟ چونکە بەرهەمەکان سروشتین ئایا کێشەی گواستنەوەتان هەیە؟ بۆ نمونە لە نێوان هەولێر و بەغدا و ئەنبار؟ نەخێر کێشەی کات و گواستنەوەمان نابێت ئەم بەرهەمە ماوەی بەسەرچوونی 15 ڕۆژە ئەی چۆن بەڵێ ئۆتۆمبیلی تایبەتمان هەیە و بەفرگرن ئەمەیان ئەمڕۆ بەرهەم دەهێنرێن و سبەی دەگاتە شوێنی مەبەست وا تا سێم ڕۆژی بەرهەمێنانی دەگاتە دەستی بەکاربەر بریکار وەریان دەگرێت و ئەویش ڕادستی بازاڕەکانی دەکات وازان عێراق ساڵانە 65 بۆ 7 میلیارد دلار قەباری هاوردەکردنی کاڵاو شتومەکەکانەتی لە سەدا 90 و کاڵاو شتومەکانی لە ناوخۆی عێراقدا بەکاردەهێنرێت هاوردەکرای وڵاتانی دیکەیە بەڵام تەنیا جگە لە چەند سەبەتە خوورمایەک و نەوت و کازاکی لە دەرچێت هیچ کاڵایەک نییە کە عێراق هەناردەی بکات. ئێستا پرسیارە گرنگەکەوەیە سوڵی عافیل عێراق کەی دەگەڕێتەوە؟ خاڵێکی گەشەوەیە هەر لە دووەکەوە تا بەسڕ تەماشای بکەین بەشێکی زۆری وەبەرهێنانی خۆماڵی یان وەبەرهێنەری کوردن یا وەبەرهێنەر و بازرگانی کورد دەستێکی تێدا هەیە بەڵام خاڵە ڕەشەکەوەیە کۆچێکی پێچەوانی زۆرە بینن لەلایەن بازرگانان و بەرهێنەران یاریمی کوردستانەوە بۆ عێراق هێوازانن قەبارەی 100 ملیۆن دلار وەبەرهێنانی کوردستان هەیە کە ئێستا لە بەغدا و لە شارەکانی دیکەی عێراق ئاکرێ ئەگەر ڕێگری لەمە نەکەین و کۆنتترۆلی نەکەین و ئەو وەبەرهێنەرانە ئاش نەکەین وەگە کوردستانە ئەوە قازانج سەری نایە. ئەمە وەک گوتم هەم گەشە هەم ڕەشە ئەوە ڕاستە بەڵام پاروو لە دەم بکوێتە خوارەوە بۆ کۆش باشە ئەمەشیان هەر ڕاستە. بزانن ئیسماعیل حامید چ پەیامێکی من پەیامێکمێ بۆ بەڕێز جەنابی سەرۆکی هەرێم کاک نێچیروان بارزانی ئەم بۆ بەڕێز کاک مەسرور بارزانی جەنابی برا گەورە داوا دەکەم بزانن بۆچێ مستەسمر و مقاول تەواویان کوردستانیان جێشتۆ و جێش دێلن ڕێگری لەو نقطەیە بکەن. تەنیا بۆ کوردستان نییە وڵاتانی دیکەش چاویان لەو ملیاران دۆلارەیە کە گویا لە داهاتوودا لە عێراق و بەرهێنانی پێدەکرێت. کۆمپانیەکانی ئیندۆنیسیایە ناسەبەیاری لەوان عێراق و ئیندۆنیزیاشە گۆڵێکی هەیە. چۆنی دۆخەکە چۆنە؟ سڵاو باشە بێ ڕەنگە باش بێت. ئەمانە هەمویان دروستکراوی ئیندۆنیزیان؟ بەڵێ بەڵێ نزیکەی 2000 فلیپینی لە عێراق کار دەکەن هەزاریان لە هەرێمی کوردستانن. یانی لە 150 لە کوردستانە؟ بەڵێ 50% لە هەرێمی کوردستان. لە چ سێکتەرێک بە زۆری کارەکەن؟ بەڵێ لە کاتەکانی خزمەتگوزاری خەڵکمان هەن لە کارگێڕی دەرمانسازی لە بواری ئەندازیاری کار دەکەن خەڵک هەن لە فڕۆکەخانەی هەولێر کار دەکەن. آخر صيحة آخر تكنولوجيا موجودة في العالم في طلاء المواد المنزلية. یەکێک لەو 12 وڵاتەی کە بەشدار بوون کۆمپانیا پاکستانەکان بوون. بەو سەرۆت و سامانی کە هەیەە دەیانەوێت سەرنجی بازرگان و بەرهێنەرانی عێراق بۆ خۆیان ڕاپکێشن تا سەرمایه‌گوزاری بکەن. پاکستان سێم گەورەترین یەدەگی مسی هەیە لە جیهاندا. دووەم گەورەترین یەدەگی خوێ لە پاکستانە. پاکستان چوارەم گەورەترین بەرهێمەنەری لۆکەیە. ئەو وڵاتە هەشتم گەورەترین بەرهێمەنەری گەرمە. پاکستان نوێم گەورەترین بەرهێمەنەری گۆشتە. لە پێشانگاکە
ڕۆڵ و پێگەی تایبەت درراوە بە کۆمپانیا سعودیەکان. هۆڵەکەیان زۆر فراوان و تایبەت بوو. 95 کۆمپانیا بەشداریان تێدا کردن. ئێستا ئێرەوەی کە بۆی هاتووم بەشی کۆمپانیا سعودیەکانە وەک خوانەڵێن ئێمە ضیفی شەرەفین، ینی زۆرترین بەشدار بوونیان هەبووە لە ئەم پێشانگایی کە لە بەغدا کراوەتەوە. ئەوەی کە گرنگەوەی سعودی ئەوێتەوە بەرهێنانەکانی لە عێراقدا فراوانتر بکاتەوە قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی خۆی زیاد کات، ینی لە ماوەی ساڵی 2018 تا 2023 بە قەبارەی زیاتر لە 18 ملیار و 700 ملیۆن ریال قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی عێراق و سعودیە بووە. ئەزانن ئەو خەڵکەمووی بۆچی وەستاوە؟ ئەو میوەستاون بۆ ئەوەی دووسێ پسعتر لە خۆیان بن، پستێک نا یانە شوشەیەکی شوەرگرن. لێرە بچێ لە کۆمپانیا سعودیەکان بەشداری کردووە بەرهەمێنانی بۆن و عەترە لەگەڵ ئوستاز محەممەد شارانی گفتوگۆ دەکەم. بەڕز شارانی سڵاو. چۆنن باشن؟ باشین سوپاس بۆخوا. باسێ کارگەیەمان بۆ بکە. ئەمە کارگەیەکی بچووکراوەی بۆنە. لە سەرەتاوە تا کۆتایی هەموویمان بۆ باسکە. ئێمە بەشێکی بچووکی کارگەکەمان بە 4 خۆناغ گواستووەتەوە ئێرە. بەڵێ ئەمە قۆناغی یەکەمە، با پێکەوە بیبینین. لێرە قۆناغی تاقیمکردنی بۆنەکەیە. بەڵێ لێرەوە تاقیمکردنی بۆنەکە دەست پێ دەکات. بەم شێوەیە ئەم شوشەیەمان پاک و خاوێن کردەوە لە هەر گەردێک. لێرەوە دەچینە قۆناغی دووەم کە قۆناغی پڕکردنەوەیە. بەڵێ ئەمە بۆنەکەی و ئامادەیە. بەگشتی بۆنەکانتان لە چی پێکاتون؟ بەشێک لە پێکاتەکانی بۆنەکانمان چەند جۆرە زەیتێک فەڕەنسی و هێڵە کەنداویەکان و دار و بەرامی عنبەر و شتی دیکەیە. مەرجەکانی سەلامەتی و تەندروستی تێدان؟ کوالەتیان زۆر بەرزە و بە پێی ستانداردە نێودەوڵەتیەکانە. ئەمەش قۆناغی سێەمە کە کەپسکردنی پەمپی سەر شوشەکەیە. ئەمەش تەواو. ئێستا دەچینە قۆناغی چوارەم کە دانانی قەپاقەکەیەتی و وەکو سەرقاپ. پاشان ئامادەکردنیەتی لە ناو زەرفێکی تایبەت. بەم شێوەیە دەیکەینە دیاری بۆ بەشداربووانیان پێشەنگەیە. ئەتوانم تاقی بکەمەوە؟ فەرموو. بۆنەکەی خۆشە. سوپاس دەکەم. قەبارەی و بەرهێنانتان چەندە؟ قەبارەی بەرهەمهێنانمان 80,000 شوشەیە لە ڕۆژێکدا. 80,000 بە چ قەبارەیەک؟ قەبارەی جیاوازی هەیە 30 میلیلیتر، 50 میلیلیتر و 100 میلیلیتر. ڕۆژانە 80,000 شوشە بەرهەم دەهێنین. بۆ زانیاریت ئێمە گەورەترین کارگەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ بەرهەمێنانی بۆن. چەند ساڵە دامەزراوە؟ ئێمە 45 ساڵە لە ناو بازاڕداین. زیاتر لە 100 لقمان لە سعودیە هەیە و لە وڵاتانی دەوروبەر و کەندا و لقمان هەیە. لە مەغریب و میسریش لقمانەیە. کەرەستەی سەرەتاییتان فەڕەنسین؟ لە فەڕەنسایە. لە فەڕەنسا زەیتەکان دەهێنین و پێکاتەکانی دیکەش لە وڵاتانی دیکە وەک هیندستان و مالیزیە. بۆنە خەلیجیەکان زیاتر خواستیان لە سەرەیان بۆنە فەڕەنسیەکان. بۆنە ڕۆژهەڵاتیەکان ڕەواجی زیاتریانەیە.
بۆچی؟ بۆنەکانیان زۆر جیاوازە و لە فەڕەنسیەکە زیاتر دەمێنێتەوە. تەنانەت دەکرێت لە وڵاتانی ئەوروپاشە بن. ئەمە هیچ پەیوەندیەکی بە وەرزەکانەوە هەیە بۆ نمونە وەرزی زستان. لە زستان بۆنەکان بەکارهێنانی زۆرترە بە تایبەت بۆنەدارەکان. بۆچی بۆنە خەلیجەکان گرانترن؟ چونکە ئەو زەیتانی بەکاردێنرێن هەمیشە داری لە خۆ دەگرێت وەک عود و عنبەر. ئەم دوو بەرەمەش گران پێچەوانەی زەیتی فەڕەنسی کە زۆربیان زەیتی گوڵەکان و نرخەکانیان هەرزانە. نرخەکانی چۆنە؟ نرخەکانمان لە سعودیە لە $30 دەست پێ دەکات تاوەکو $3000. زیاتر بۆ چ وڵاتێکی دەنێرە؟ بۆ ئیمارات و قەتەر و مەغریب. ئەی عێراق؟ بەنا بەخوا چاومان لە بازاڕی عێراقیشە. سعد عبد الرحمن مرحبا شلونكم شلون احوالكم؟ بەڕێ سعد سڵاوتان لێبێت. والحمد لله بەخێر بێن ئێوەی خەڵکی عراقی ڕەسەن و دڵپاک. يا هلا بك. سعد يعني کاک سعد باسی خۆتانم بۆ بکە. بۆچی هاتوون؟ سبب مشاركتكم في هذا المعرض ما هو السبب الرئيسي؟ کۆمپانیەکەمان لە بواری پەروەردە و فێرکردن کارایە. سەر بە وەزارەتی پەروەردەیە لە سعودیە. بۆ دۆزینەوەی هەلی گونجاو لەگەڵ عێراق کە لە بواری پسپۆڕی خۆماندایە لە ڕووی پەروەردە و فێرکردن. وەک عێراق چۆن دەتوانین کاڵکتان لێ ببین؟ بەویستی خوا پەیوەندی و هاوەهەنگیمان لەگەڵ بەرپرسانی وەزارەتی پەروەردەی عراقی دەبێت بۆ دۆزینەوەی هەلی گرنگی هاوەهەنگی. چۆن پەیوەندیتان دەبێت؟ لە ڕێگەی سایتەکانمان و تۆڕە کۆمەڵایەتیەکانمان سەرجەمکار و چالاکیەکانمان خستووەتە گەڕ بۆ ئەوەی بتوانین کاری باش بکەین و هاواهەنگ بین و دەمانەوێت ڕێنماییکەر بین. ئەمە نمونەیەکە لە کارەکانمان لە ڕێگەی ئەم نامیلکەیە. ئەمە پرۆگرامی پۆلی چواری سەرەتاییەوەیە؟ بەڵێ پەروەردە و فێرکردن لە سعودیە دەخوێنرێت. ئێمە ئەزمونەکانمان دەگوازینەوە بۆ ئەوەی خەڵکی عێراق سوودمەند بن. داهاتی ساڵانەی سعودیە لە کانزاکاریدا 1,350 ملیۆن ریاڵە. 1023 کارگە بە سەرمایی 28 ملیار ریاڵ و بەرهێنانەکەن. 1,300 ملیار دۆلار قەبارەی کانزاکانە لە سعودیە. لەگەڵ دکتۆر عومەر ئەڕاجح دانیشتم. ئەو ڕایبەشکاری یەکەمە لە دەستەی پەرەپێدانی هەناردەکارانی سعودیە. دەیگوت ئێمە زەیف و شەرەفین. دەیانەوێت پەرە بە پەیوەندی بازرگانەکانم بدەن لەگەڵ عێراق. پرسیارم لێ کرد گوتم یەک دەواازەی سنووریتان هەیە لەگەڵ عێراق ئەویش ئەرعەرە، بەڵام ئایا ژێرخانی دەواازە و ڕێگاوبانەکە هێندە گونجاوە تا ئاڵوگۆڕی بازرگانیتان زیاد بکەن؟ دکتۆر عومەر ئاوا وەڵامی دامەوە. لەبارەیەم دەواازەیە سعودیە دروستکردنی دەواازەی ئەرعەری لە دیوی عێراقەوە لە ئەستۆگر. تێچۆکەشی $100 ملیۆن بوو. هەموو شتێکی بۆ دابین کرد. گوتم ئایا دەتانەوێت لەگەڵ هەرێمی کوردستان پەرە بە پەیوەندیەکانتان بدەن؟ نیازی چیتان هەیە؟ بێوەسان و بێد و دڵی گوتی بێگومان دەیکەین. شتێکی گرنگم گوێ لێ بوو با دەزاری خۆیەوە گوێتان لێبێت. ئێمە بە فەرمانی شازادەی جێنشین سەرنجمان خستووەتە سەر ئەم ناوچەیەش بۆ ئەوەی لە عێراق چالاکی بکەین و بەشداریمان لە 5 چالاکی و 2 پێشانگەدا کردووە. لە ساڵی 2024دا بە هەمان شێوە چالاکیەکی زۆرمان دەبێت. شاندی بازرگانی دەنێرین بۆ چەند پارێزگایەکی عێراق. پلانمان بۆ هەرێمی کوردستانیش هەیە. وەنگە ئەمجارە سەردانی هەولێر و سلێمانیش بکەین. چونکە پێشتر لە سلێمانی کارمان نەکردووە. دکتۆر عومەر دوای بۆنکردنی بخوردەکە پێی گوتم ساڵانە بایی $40 ملیۆن قوتووی خواردنەوەی گازی بە کارهێنراو لە عێراقەوە هاوردە دەکەین، دیسانەوە ڕسایکڵی دەکەین. بەغدا
بچووکترین پارێزگای عێراقە لە ڕووی ڕووبەرەوە قەرەباڵغترینیشە. ڕاستە مزگەوت بڕوخێ میحرابی هەردەمێنێ، بەڵام ئەم بەغدایە کەم دەچێتەوە سەر بەغداکەی جاران. لە کۆی 7 ملیۆن ئۆتۆمبیل لە عێراقدا 4 ملیۆنیان لە بەغدایە، 1 ملیۆن توکتوکی لێ. جا هەتا خەڵک پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆ نەبن، لە ئیشارەتی سوور و سەوز بن، حساب بۆ پۆلیسی هاتوچۆ نەکەن. هەموو پیا هەڵدانێک بە شانوباڵی بەغدایە بێمانە و بێهودەیە.